شەشەمین فستیڤاڵی هەنار بە بەشداری 600 جوتیار و خاوەنکار و بەهرەمەند دەستی بە کارەکانی خۆی کرد. فستیڤاڵەکە ساڵانە تۆڕی ڕێکخراوەکان باوکاری وەزارەتی کشتوکاڵ و دامەزراوەکانی حکوومەت لە هەڵەبجە ڕێکی دەخات. فستیڤاڵی هەنار تەنها ئەو بەعدەی نەبینین، ئەو ڕەهەندەی نەبینین کە کۆمەڵە جوتیاری نمونەی جوان، جوتیاری دەست و دەمڕەنجین، جوتیاری خاوەن زەوی لە هەڵەبجە لە شارە زۆر لاورامان بە بەرهەمەکانیان دڵمان چاومان هەموو گیانمان ڕۆشنەکەن، بەڵکو بیبێ بە کەلتورێک کە کراوە بە کەلتورێک وەکو برای بەڕێزم کاگرزار ئاماژەی پێدا هیوادارین ئەمساڵ ئەوە کرۆنا و بابلین قەیرانی دارایی نەهێشتووە لە ساڵانی داهاتووە بکرێ بە فستیڤاڵێکی نێودەوڵەتی بۆیە هیوادارین فستیڤاڵی هەنار بکرێ بە جۆرە لە کللتوری هەڵەبجە شارە زوورەورامان. ئێمە لەسەر بنەمای پەرۆژبوونی جوتیار و باخەوان بۆ بەشداری و زۆربوون و ژمارەیان بۆ ئێمە سەلمێنەری ئەوەیە کە ئەم چالاکیە سەرکەوتووە خزمەتە بە کەسانی خاوەن پیشە و خاوەن بەرهەم. ڕاستی ئەوەی کە بە ئێمە گەشت و ینی ئاگاداری بین لە چەندین تاقیکردنەوە باشترین جۆری هەنار لە ئاستی نانی شار و هەڵەبجە و ناوچەکە و جیهانیشە هەناری هەڵەبجەیە. خۆشحاڵین کە ئێمە بتوانین ڕۆڵێکمان هەبێ لە ناساندنی ئەم بەرهەمە لە بە نێودەوڵەتی کردنیە. بێگەر تاڵەبانی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە 2 ساڵە پشتیوانی فستیڤاڵەکە دەکات دەڵێ ئێمە پشتیوانی و داکۆکیکاری جوتیارانین و هەڵەبجەش دەبێت بکەینە براندێکی تایبەت بە هەنار و ئەو بەرووبوومانەی کە شارەکە پێی ناسراوە. بەتاکید ئێمە کاری جدیمان لەسەر کردووە. ئەم فێستیڤاڵانە دەستکەوتی گەورن و دەستپێکی گەورەشن بۆ ئەوەی کەمە بتوانین بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان بناسێنین و سەرنجی میوانان و خەڵکی دیکانە و تەنانەت خەڵکی بیانیش ڕابکێشین بۆ ناو پارێزگای هەڵەبجە و بۆ هەموو ئەو پارێزگایانەی ترکە هەرێمی کوردستان بەگشتی خاوەنی خاک و ئاوێکی بەپیتە. بۆیە من بە هەنگاوێکی گرنگی دەبینم و من لە وتارەکەشمدا ئاماژەم پێدا ئەو هەنگاوانەی کە پێویستە وەکو وەزارەتی کشتوکاڵ کە ناومانە و بۆ ئایندە بینین چییە بۆیە ئومێدی سەرکەوتنیان بۆ دەکەم. مەڵبەندی ڕێخستنی نۆی شارەزووری یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی بەڵێنیاندا پشتیوان و هاوکاری جوتیاران بن. ئەمڕۆ هەر هەواڵانی مەڵبەندیشمان ئاگادار کردوێنێ کە ئێمە بەشدارە بین بە فراوانی و لەم فستیڤاڵایە هەمووکو پاڵپشتیەک بۆ ئەم فستیڤاڵە و بەرهەمی ناوخۆیی هەمووکو جەنابی وەزیریش کە لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەرنامەکانی خسەر ڕوو کە هەمووی پرۆژەی استراتیژی و گرنگە بۆ بە بازارکردنی بەرهەمە ناوخۆیەکانی کوردستان و بە تایبەتی ئەم ناوچەی هەڵەبجە و شارە زوور و هەورامانە کە بەرهەمەکانی لە ڕووی جۆریەوە بەرهەمی باشن ناوبانگی خۆی هەیە ماوەتەوە ئەوی کە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان بتوانن لە بواری بازارکردنە بۆ دەرەوەی وڵات و بۆ ناوچەکانی تری باشوور و ناوەڕاستی عێراق پاڵپشتی جوتیاران بکەن چونکە بەڕاستی جوتیاری ئەم دەڤەرە لە ڕووی بەرهەمێنانەوە لە ڕووی کارکردنەوە شایانی پشتیوانی زیاتر. فرۆشیاران و کڕیارانیش بە گرنگیەوە لە کردنەوەی ئەم فستیڤاڵانە دەڕوان و دەشخوازن بەرهەمەکانی هەڵەبجە ڕۆژێک لە پێشەنگا نێودەوڵەتیەکاندا نمایش بکرێن. ئەمە هەناری هەڵەبجەیە بە ناوی دیەکەیش و خەڵی دەی تریفەی ئەم هەنارە. ئەمڕۆ وەڵای هەناری زۆر هاتووە وەکو هەناری ساڵەخانیمانەیە، هەناری ساوامانەیە، هەناری کەوە هەنارمانەیە بۆ ڕبانار بەکاریە، هەناری مێخۆشیشمانەیەتر ئەم عادەتەن وەکو هەورامیەکەم خۆمان واتەنی مەلیسی پێڵێن. ئەگەر پێم بڵێ تا چەند پێت باشە ئەم هەنارە بکرێ بە براند و هەناری هەڵەبجە بنێرێ بۆ دەرەوەی ئەوەی هاوکاری ئەم هەنارەیەکە بەڕاستی لە هەڵەبجە هاوکاری فەلع بەعام دەستخۆشی لیەکەم من شتێکی زۆر باش شتێکی زۆر چاک. شەشەمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە لە کاتێکدایە جوتیارانی هەڵەبجە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە سەرخاڵی ئەوەن هەناری هەڵەبجە بنێرنە دەرەوەی وڵات. لە ساڵانی ڕابردووشدا هەناری هەڵەبجە بەشداری چەندین پێشبڕکێی کردووە و توانیوێتی پلەی یەکەم بەدەستبێنێ. کردنەوەی ئەم فستیڤاڵە ساڵانە سەرەڕای ئەوەی کە توانیوێتی هەناری هەڵەبجە وەکو براندێکی بازرگانی بناسێنێت ڕۆڵێکی گرنگی دەبێت لە فرۆشتنی هەنار و بەرووبوومە ناوخۆیەکانی هەڵەبجە و داهاتێکیش دەبێت بۆ جوتیاران. فەرحان حەمەخان
گەلی کوردستان هەڵەبجە.